ئەم دوو ئەمریکاییە بۆ سەردان لە هەرێمی کوردستان نین، بەڵکو لە هەرێمی کوردستان دەمێننەوە و وەکو خەڵکی ناوچەکەیان لێ هاتووە، هێندە ئاشنا بوون بە کولتوری کوردەواری. کریس و میتسۆ هاوژینی یەکترین و لە بنەڕەتدا خەڵکی ویلایەتەکانی فلۆریدا و واشنتۆنن، بەڵام ماوەی 7 مانگە لە هەرێمن و لە ناوچەی گەرمیان لە خوێندنگایەکی ئاهلیدا وانەی فێرکردنی زمانی ئینگلیزی دەڵێنەوە. My name is Mitsu Gonzalez and I am from America. I'm from Seattle. ناوم میستو گۆنزالیزە و خەڵکی شاری سیاتڵم لە ئەمریکا. لەگەڵ هاوسەرەکەم وانەی ئینگلیزی دەڵێنەوە لە نێوەندی English Access. لە مانگی حوتەوە لێرەین. پێشتر لە ڕواندا بووین. دەخوازین لەو شوێنانە بین کە پێویستیان بە زمانی ئینگلیزیە. ئەو شوێنانە نا کە دەوڵەمەندن و دەتوانن پارە بدەن بۆ فێربوونی زمانەکە. بەڵکو لەو شوێنانەی خەڵکی ئینگلیزی تێدا نییە و پێویستیەکی زۆریشیان هەیە بۆ وانەی ئینگلیزی. But a place where there are not many native English speakers that have a higher need for English lessons. ئەم دوو هاوژینە ئەمریکیە سەرسامن بە ژیانی کوردەواری و پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێزیان لەگەڵ کوردەکاندا دروست کردووە. ڕۆژانە بەشێکی کاتەکانیان بە تێکەڵاویکردن و سەردانی بازاڕ و شوێنە گشتیەکان بەسەر دەبن. It's very easy to make friends here. لێرە زۆر ئاسانە هاوڕێتە بن، خەڵکی کورد زۆر گەرم و گوڕن، دۆستایەتێکی زۆریان تیادایە و زۆر حەزیان بە یارمەتیدان و هەمیشە چامان بۆ دەکڕن. لەسەر ڕێگاوبانەکان فڵاومان لێ دەکەن. هەموو ڕۆژێک دەچینە چایخانە و دۆمینێژەکەین. هەموو خوێندکارەکانمان بانگێشتی خوانمان دەکەن، جا قورس نییە تێکەڵبی لەگەڵیاندا. کریس و میتسۆ دەیانەوێ بوونیان لە هەرێمی کوردستان بکەنە دەرفەت و سوود بە دانیشتوانی ناوچەی گەرمیان بگەێن و فێری زمانیان بکەن. بۆیە ڕۆژانە بەرنامەیەکی چەند خولەکی لە ڕادیۆی دەنگ کە ڕادیۆیەکی لۆکاڵی سربەخۆیە لە گەرمیان پێشکەش دەکەن. The English Access Institute believes that partnering with نێوەندی English Access هاوبەشی هەیە لەگەڵ خەڵکدا و ئەمەش تەنها ڕێگەیەکە بۆ پەرەپێدانی زمانی ئینگلیزی. هەموو ڕۆژێکیش لە ڕادیۆی دەنگەوە بەرنامەمان هەیە و وانەی کورت و ئاسان پێشکەش دەکەین کە هەموو کەسێک لە کوردستان دەتوانن تێبگەن. ڕادیۆی دەنگ ڕادیۆیەکی ئازاد و سربەخۆیە و نێوەندەکەش لەو بڕوایەدایە لەم ڕێیەوە دەتوانرێت بگەینە زۆر کەس. پەیوەندی ئەم دوو هاوژینە ئەمریکیە لەگەڵ گەرمیانیەکاندا هێندە بەهێز بووە. ناوبەناو کاتێک دەگەڕێنەوە ئەمریکا، گەڕانەوەیان دەبێتە باسوخواسی سۆشیال میدیا و ئومێد بۆ گەڕانەوەیان دەخوازرێت. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان. From his hometown in Florida to my hometown in Seattle.